ئەڤە ڕێبەبەریە گشتیە ساڵەمیە پارێزگاها دهۆکە کوژ بۆ چۆنە ناو ڕێبەبەریل پرزگەهێ داخوازە کارتا ڤاکسین دانانێ یان پشکنینە 48 ساعتیە کۆڕۆنا دێتەکردن کول زۆربە ڕێبەبەری و فەرمانگەهێن پارێزگا دهۆک بێ کارتا ڤاکسین دانانێ نابێت کەس بچتە ژۆرڤە ما وەکو ڕێبەبەریەکەشە ساخلیمە پارێزگاها دهۆکش ڕۆژە ئێکدو دەست پێ کرد هەمی فەرمانبەرێت خۆما ئاگەهدارکردن لە هەمی دام و دەستگەهێت ساخلەمی کو پێتڤە کارتا ڤاکسیندان گەل دەبێتن ئەگەر نە ناهێتێت نەبە فەرمانگەهدا دیسان هەمی وڵاتیژی ئاگەهدارکردن پڕێکا دەستگەهێت ڕاگەهاندنی سوشال میدیای کو پێتڤە دەمێ قەستا نابەندی ساخلەمیت کەن کارتا ڤاکسیندان گەل دەبێتن و هەر کارمەندێکی ڤاکسین هێداینتن نابی دەوامی بکەیت یان jî دەبێتن تێستا هەبیتە 48 ساعتی و ئەمشین بێژین نزیکی 90 پترش کارمەندێت me ڤاکسینە دانای ڕێبەبەریت خوبە چکیمە ڕێبەریە باژەوانیا ڕۆژاوات هەنگێل ئەندازە پارکە و نوکەمەل بەدە ئەمێ هەوڵدەین داکو ئەوڕێن مایە دیژی ئەم جێبەجێ بکەین تایبەت گێدای پاوڵاتیا ئەوێ سەردانەمەتیان لە نەخۆشخانە ئازادی و هەوار هاتنێ جیاوازی هەیەش بۆ وەرگرتنە نەخۆشان تانگاویا و ڕێبەبەریە نەخۆشخانە تانگاویا یا هەوار هاتنێ دهۆکێ ما دیف فەرمانە وەزاری ما پێگیری بە هەندێکریە و فەرمانبەرێت ما ڤاکسین دانا بیتن و هەمید ڤاکسین کلێبن سوپاسی و ڕێژەکە هەرە باش یا فەرمانبەرێت ما تقریبا ڕەنگە نزیکێ نۆتۆ تشتێکل سادێ هاتینە ڤاکسین دان هەمیان کارتێن ڤاکسینێ هەنە یەتمانجی بەرهەندە ئەگەرێت تەندروستی بەس بۆ نەخۆشە و سەردانکەرێت نەخۆشخانێ ئەم نەشن vê biryarê cêbecê bikەین pişêwekê dirist çunku tu serederiyet gel jiyana nexweşat kê renge hindek rîdanên tirimbêlê an rîdanên ketinê an rîdan tê nexweşxanê heke tu çareseriyê bû nekey renge çend demjimêreka jiyana xweş dest bidet. گۆڕگوتنە لایەنێن پەیوەندیدار هەرچەندە دهۆک ڕێژە وەرگرتنە ڤاکسینی زۆر باشە و لە هەموو جیهاتی مێن پێدانە ڤاکسینی هەینا لێژ بۆ پتر پابەندبوون بە پێدانە ڤاکسینی ڕێبەبەریەن حکومیل دهۆک ڕێکێ نادانە فەرمانبەر و هاوڵاتیان بێ کارتا ڤاکسین دانانێ سەردانەوان بکەن شێروان خەدر کوردستان نیوز دهۆک